زا دەوڵەتە ئێرانی خەریکە بە سورعەت دووبارە پرۆژەکەی جێبەجێەکاتەوە. تەبعاتە اتفاقاتە ئایەندە خەریکن یەک لە دوای یەک ئەیوێن. ئەگەر خەڵکی کوردەوارە ئێمە لە حەلیمە کوردستان و نەدات لە پێگەیە پارتی و یەکێتی و ئینقلابە سەراسەری نەکات، هەم ئێمە نابود بووجین هەم ئەوانە. ئەولەویەتە ئێمە لێدانە بنکەوبارەگاکانە هەڵاچۆلان و مەسیف سەلاحەدین و سەری ڕەشە، چون ئەمانە سپای پاسداران و دەوڵەتە جوولەکەی ئانووسی ئێرانین لە دەمەقۆپانە کوردیە، وەکو سەرەتانی کەوتگنە گیانە ئەم سەرزەمینە کوردیە و خەریکن بەرەو گەنجی مطلق ئەیوەن و وەچیان داگەسە ناوە دڵە ئەم پەیکەرە ئۆرگانیکە سەرزەمینە کوردەوارە. ئەگەر کۆمەڵگای ئێمە، ئەگەر ڕۆڵە قارەمانەکانی، ئەگەر ئەوانەی واکریاگنە حاشیە و مشتێن نادروست پەزای سیاسیان لەم کوردەوارە وا پێکرد هەرکە بێدایک و باوکنەوەیە نانهێشت بێتە ناوە سیاست گەورە بوێت. بۆیە ئینسانە محتەرەم و پیاوی محتەرەم خۆی دوور بێت، ترسیا لە ئەنگ و بەرچەسپ و لە قوز و تهمەت و تانە و شەرخەری ترسیا، لە ئابڕووی خۆی ترسیا. ئەم کوردەوارە زەمانی ڕزگاری ئەوێت کە پیاوی محتەرەم و پیاوی بە کەرامەت و ئینسانە با شەهامەت و کوردی قاچی تێبخا و فەزای ئەم کوردەوارە خۆمانە پاک بکەین و لە قەحبە سیاسی، لە بێشەرەف سیاسی بەرساختێ دەسە نظامهای کۆرپۆریشنی داگیرکەرم سەرزەمینە کوردەوارە ئەو وەخت نجات ئومەتە کوردی فراسنە فرەمۆیەست هیچ احتیاجیشی بەڕاوپەڕینە سەتاسەتیە خەڵکە کوردستان نییە. 3% ڕۆڵەی بە جەرگە بە ئەخلاقە بە ئیمان و پیاوی محتەرەمە ئەم کوردەوارە قاچ بخاتە ناوی مبارزاتە. ئەم کوردەوارە نجات بەیاکە بەدەست ئەم گشت دوژمنە. لەذا اتفاقاتە ئایەندە خەریکە بە ئێوە ئێژی ئەمانە گشتیان ڕەبتیان هەز بە یەکتر و پازڵەکان خەریکن یەکتری تەکمیل ئەکەن، تەعقیبە قەزایا بکەن. دەوڵەتە ئێرانی و ئیاڵەتە متحدەی ئامریکا گەرەکێسی ئەم تەرحە و ئەم پرۆژە بواتە بەرەو. ئەگەر ئێمە مەرگین لەسەر سەرزەمینی خۆمان و خاکە خۆمان، لەسەر عیزەت و کەرامەتمان، لەسەر داهاتە و ئیستەی خۆمان مەعامڵە ناکەین و ناهێڵین هیچ پدەر سوختێ لەم دنیا تەحتەناوە هیچ قودرەتێ ئیرادەی خۆی بەسەرمانە بسەپێنێ و ژیان ئێمە حتا نابوو بکات. نایە